دم باش تماشاوان نجار جاردن برنامه مایی که خالی بخیر بین تایر میروجی که به ناو و نیشانین دمازرندن 17,000 فرمانبران و پلان حکومت بکار خستنوان دمازرندن 17,000 فرمانبر و پلان حکومت بو بگر خستنیان دو رونشتن پارلمان کردستان دا کو بگومانه و بودمه که زوره رونشتن پارلمان کردستان بگوت بیشکرین و پجراندن و شروع کردن نواروکا بودجه ای سالیه هرم کردستان بردامه و دناوا وانگوتو بیجانجی دا هند برگه هاتن پجراندن کو دو روژا اینیه یکی شان برگه هم بریار هاتن کو 17,000 درچوین زانکو پیمانگان لرما کردستان و 17,000 بگومان فرمانبرم تایبته وینگرین بست لدوائر حکومت هنه بین دامزراندن به شیوهی که فرمید نوا سازیان حکومت دا هر وال گور همان بریاره دنها پیدا هیچ فرمان پلین قیادی برافخاره مدیر عام و برافخاره نه دامزراندن برکو همو تایبتی بوان فرمانگین خدمت گزاری کو پیوسی به وان کارمندان هست ولی برزن دین پارلمانی کردستان لچرچوی پجراندن و آنکو پسند کردنی چند برگه که ل پروژه اسی بودجه امسالی حکومت هریمی کردستان بریاری دا 17,000 فرمانبر دا بمزری دا مدزگکانی حکومت هریمی کردستان دا بگومان ل پارسالیش ل بودجه پارسالیش بریار داره 25,000 فرمانبر دا بمزری امسالیش 17,000 فرمانبر دا مزرینه آیا سیستمی دا مزراندن به شوی ل دا مدزگکانی حکومت هریمی کردستان تا چند اتوانه بطالت زیاد بکایان به پیچانات تا چند اتوانه هزی بکار بردن لکردستان زیاد بکای لکاتی که لبودجه امساله زیادتر لصدا حفظه بو بکار بردنه و تنیا لصدا 29 بو وبر هنانه یکم پیوندی که مصطفى لباجار دوی که بلکای مصطفى مرحبا سرچاوا باشی برا از باشم سپاس برا لسر تواری 10,000 موظفه بین تعیین کردن مانه بله او پیشنیارا لیسا کردستانی او تشتاکی زور باشه بله و سرک بارزانی جگا یا گوتی نینه به تسکیه و اوانا نینه یعنی هر یک بار لجنه که تاویدی دیتا تعیین کردن لجنه راجع بله بله که مصطفى مواسطه کاری نابیتن بله بله سپاس پیونده تا علی شهر سلیمانی علی خان فرمو باشتر بوتو لباری توری امروز برای من اما بریارێکی زۆر گرنگ و باشە ئەگەر جێبەجێ بکرێ و دوێ ئەوەش هیوادارم تەنها بۆ ئەو کەسانە نەبێت کە خاوەن شەهادەدارن سێرەکەی کە لە زمانی سەدام حسێنە کارگەی سیمەنتۆکەی سەرچنار هەبوو معمەلی ئەلبیسەکە و کۆ معمەلی جگەرەکە و کۆمەڵێک کارگەی تر هەبوو کە ئەمانە ئەو کەسانشتی دا ئەمەدران کە خاوەن شەهادە نەبوون و دوێ ئەوەش لەوانەیە ئەو کەسانی کە لەو معمەلانە کاریانە کرد یاخود ئەوانەی ئێستا بیانەوێت تعیین بن بە هەر هۆکارێک بێت لەوە چە زروفێکی تایبەتیان هەبوو بێت کە نەیانتوانی بێت خوێندنی خۆیان تەواوکەن ببن با خاوەنی شەهادە هیوادارم ئەو کەسانش بگرێتەوە کە خاوەن شەهادە نی چونکە سێرەکەی لەوە چێ کەسی وها بێ شەهادەشی نەبێ بەڵام لە ڕووی کۆمەڵێک بوارە زۆر بلیمەت بێت لەو کەسانی کە خاوەن شەهادەدارن ئێوارەیەکی ئارام سپاس بله سپاس بۆ تۆ بەرزان لە چارچەوەی ئەوە کە 17,000 بە پلەی وەزیفینێ لە ساڵی 2012 پەسەند کرا پەرلەمانی کوردستان لە چارچەوەی بودجێ کە دامەزرێنن لەگەڵ چەند برگەیەکی تایبەت بارکی دابەشکردنی ئەو پلە وەزیفیانە و دانی ئەولەویەت بەو فەرمانبەرە کە گرێبەستانەی کە نەدامەزراون لەگەڵ دامەزراندنی هیچ جۆرە وەزیفەیەکی قیادی لە بەرەوبەری گشتی بەرەو ژوورەوە بەڵێ ڕۆشنا لە کفری هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس وەڵاهی من زۆر دەمەکە چاڕی ئەم بەرنامەم دامەزراندنی 17,000 ڕێژەیەکی زۆر باشە بەڵام ئەگەر بەپێی پلانێکی گونجاو بێت بەپێی پسپۆری بێت ئەوان ڕۆشتون کۆلێژی ئاداب کە تەخەڕوج ئەکات لە مۆزەفیدا ئەنرێت من ئەو پرسیارە لەلایەنی بەرپرس ئەەکەم بۆچی کۆلێژێک یا لایەنێکی پەروەردە بە 50-60ەوە وەرگیراوە ئاداب کەمترین دەرەجەم لە هەشتاکان یا لە قسمێک وەرگیراوە لە زانکۆی سلێمانی بۆ ئێستا ئەولەوێت بەو ئەدرێ لە دامەزراندنا تا ئەو بۆستێ من نابێ دامەزرێنم
و اینجا ئەگەر داشمەزرام لە موظفی ئەگەر وایە بۆ دەرەجەیەکی وەها زۆری ئەوێت زانکۆیەکی معتەرەف وەک سلێمانی لە 90ەکان 80ەکان کۆلێژێکی وە بۆ نمونە مێژووی جوغرافیا وەری ئەگرێت بەڵام بۆی نییە دامەزرێت هەتاکو ئەم کۆلێژ پەروەردە وەستابێ ئەگەر دامەزراش بە موظفی ئێوایە دایخەنیا عەلەقەل دەرەجەکەی کەمۆکەن 4 ساڵ ئەخوێنیت یعنی بەس بۆچی بۆ ئەوەی دوای لە موظفی تاعین بێت هەر دای نەمەزرێنن ئەگەر وایە باشتێکە بەڵێ سپاس ئەدرێ بە پەروەردە ئەو لەوێت نادرێ بە ئێمە بەڵێ سپاس بۆ پەیوەندێکت وارە باش هەژار لە ڕانیا کاک هەژار فەرموو یارە باش باشتر بۆ بۆرێستان چاوی یەکەیەکە کارمەندانی هێناستی ماز دەکەم گەلێک سپاس بە ناوی هەمانەوە زۆر سپاس بۆ ئەو تەوەرە جوانانەی کە ئێواران پێشکەشی بە هەموو خەڵکیشیەکەن زۆر سپاس فەرموو ئەگەر ئەو لە سەدا ئەو 17,000 ڕاز بێ من دەستخۆشی لە حکومەت دەکەن هیوادارین حکومەت هەمیشە بیلۆ 17,000 کەسە بکاتەوە کە خەڵک تاعین بکات لەبەر ئەوەی دەبێت دەستپێشمەرێکی گەلە گەورە بۆ حکومەتی هەرێمی کوردستان هیوادارم بە هیچ جۆرە شێوازێک تەزویرات و دەسەڵات تێدا بەشدار نەبێت تەنها ئەو کەسانە بگرێتەوە شادەی هەیە و هاوڵاتی ئەو هاوڵاتیانش بگرێتەوە کە صاحبی شادەنی چکنەمە هەموو کوردی ئەو وڵاتین هەمومان دای ئەومان هەیە کە لە وڵاتەدا مافی خۆمانە کە دا بمەزرێن حکومەتیش هەرچی سەرشانیەتی کە دیفاع لە ئێمە کوردامان مەزرێنێت و ژیانی ئێمە دابین بکات با ئێمەش وەگە وڵاتانە ببینە خاوەنی هەموو شتێک و من وەکو گەنجێکی شادەڕانی هەتا ئێستا موچەیەکم نییە لە هیچ دام و دەستگایەک بۆ دەبێ بۆ وابێ بەڵێ سپاس نێیت مام قادر لە شاری ئەو لێرەوە بەڵێ مام قادر فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێز بەڕاستیەوە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی بەتاڵە نەمینێ بەڵام لە حەینی کاتیشدا دەبێ حکوومەت پرۆژەی هەبی آخر ئەگە بەتاڵە نەمینێ بەتاڵەی مقەنەعە دەست پێ دەکا یعنی خەڵکانەکەبی بوسە وەربگرن بەبێ ئەوەی کار ئەنجام بدەن بەڕەحی من ئەگەر اهتیمام بە زراعەی بدەن بە سناعە بدەن بە گەشت و گوزار بدەن بە بەلەدیە بدەن بۆ ئەوەی بتوانە ئەو خەڵکە ئیستیعاب بکەن لەو سیانەی تێ بکەن ئەگەر نا هەر بینن تەعینیان بکەن و دایان بنێن ئەوە لەلایەک دوای ئەو کەسانێ عمریان گەورەیە حەق وایە واتە وەزیفە بینن با تەقاعدیاکەن ئەمن یەک لەو کەسانە بووی بە بخۆم داوا بکردیا کەوا تەقاعد بکرێم لەبەر ئەوەی بە ڕێگال خۆش کەم لۆ خەریج بنیەکی بێدام مەزری فعلا وەسم کردیا لەگەر ڕێز و سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەشت باوکی ڕەحیم لە هەولێرەوە بەڵێ باوکی ڕەحیم لەسەر بڕیاری پەرلەمانی کوردستان بۆ دامەزراندنی 17,000 کەس لە چارچەی بودجێ ئەم ساڵدا سەرنجی بەڕێستان ئێوارە باش باشتر بۆ تۆ بەڕای من ئەو 17,000 بەڕاستی هەر کەسێک واستەی هەبی دادەمەزرێ واستنی بە بەڕای من هیچ بەرژەوەندی بۆ فەقیر نییە بەڵێ بەڵام ئەماناڵێن ئەوان بە تایبەتی ئەو گەلێک جار پێشتر ئەمان بینی لە ناوچە جیاجەکانی کوردستان ئەو کرێکارانەیە ناو خەڵکێنەیە کە بەگرێ بەست لە دام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی ئەو دام و دەستگا خزمەتگوزاریەکان دامەزراون تا ئێستا بە شێوەیەکی فەرمی نەدامەزراون بەگرێ بەست دامەزراون ئەو لەویەت بۆ ئەوانە کە ئەوانیش دامەزێن هەروەها باسەکە کە ئەمە هیچ واستەکاریەکیان نییە بەبێ جیاوازی ئەو خەڵکێکە مستحقە دامەزرێنێ وەڵی ئەگە ئەوها بی بەڕاستی دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەن بەس ئەگە واستە و تشتێدا بی بەڕاستی بەڕای من هیچ بەژەندی بۆ فەقیر نییە بەڵێ باوکی ڕەحیم سپاس بۆ سەرنجی تۆ ڕەحیم لە بەردەڕاش بەڵێ السلام علیکم سەلام سەرچاوە بەڵێ دەستخۆشی لە حکوومەت دەکەم بۆ بڕیارە کە 17,000 فەرماندە دامەزرێنیت بەڵێ بەڵێ بەس من لەگەڵەوەم کە ئێستا 17,000 بەخوا منەوە 5 ڕۆژە سرفەی دواتم تا کردووە تا ئێستا کەفیل بەدەست نەکردووە ئاخرەوە 17,000ش کەفیلی دەوێت بەڵێ کاک ڕەحیم سوپا بۆ سەرنجاتەژی بەڕێزان چەند بەشداربوویان باسییان دەکێت و هیوی دیکەن ناوا بێ دامەزرانێدا واستەکاری نەبە بە شێوەیەکی باشە کەسێ مستاقبە بێتە دامەزرات نویدارین چێن پەیوەندیدارێکی گۆداریان کرد بە سێوە لە شاری سلێمانی بەڵێ ئێوار و باش بەڕێزم باشتر بۆ تو سێوەخان بەڕاستی دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم بەرنامەکی زۆر جوانایە بەڵێ
بەڵام من هەموو تاکەکانی سلێمانی ئاگادارەکەم ئەمە خەوێکە هەرگیز نابینرێت. کام هەڵوەکو چی؟ قەت حکوومەت شتێکی واناکە 10,000 کەس تاعین کات. وەکو چی باسشت لە سەرنجی تو بەرزستان تێ نەگەیشتین؟ یعنی ئەمە بۆ پەردەپۆشکردنی بودجەیە. بەس ئەمە پەسەند کراوە لە پەرلەمانی کوردستانە پەسەند کراوە و بۆتە بڕیار و لە چارچەیەکی لەو بەرگانێکی لە ناو دەستورە هەیە دوێنێ ناو پرۆژە یاسای بودجە هەیە دوێنێ پەسەند کراوە. ئیشەڵا ئیشەڵا. کە پەسەندیش بکرێت لە پەرلەمانە ببێتە یاسا بێگومان حکومان مولزەمە جێبەجی بکام یاسایە وەکو دەستگای تەنفیزی. باڵی سێوەخان بارحەز بۆ سەرنجی تۆش هێژەیان تەوەرمێ ئیرۆ لەسەر وان 17,000 کەسانە و لە دام و دەستگەین حکوومەت هەرێما کوردستانê li gor biryara do ya Parlemanê Kurdistanê di nava proje yasayê budceyê salda dihêne damezrandin û ev damezrandine jî ewlewiyet bu an kesaye ew heyan hat di nava dam û dezgehên hikûmetê bi taybetî fermangehên xizmetguzarî weko girêbes hatine damezrandin lê bi şêyekî fermî hatine damezrandin nebûne fermanberên hikûmetê ji ber ku ev ewlewiyetê di wan kesan ew kes dihêne damezrandin. Belê benda boçûn û serincînmeyne li ser vê yekê. Raşîd li qelat zê. Kayek Raşîd fermo. باش باشتر بۆ تۆ بەڵێ باش باشتر برام استفاد بتەوەرەکەتان ڕاستە دەمەزاندنی 10,000 فەرمانبەر هەموو ساڵە بەناوچاوانی گەنجی ئەم وڵاتەدا درێ بەڵام لە واقعدا ئەو 10,000 هاوڵاتیانی کە دادەمەزرێنەرێ وەکو فەرمانبەر هەموو ساڵە لە ڕێگای حیزبەکانەوە لە ڕێگای تەسکیە حیزب و لە ڕێگای ناوچە و مەڕبەندەکانەوە دادەمەزرێنەرێن فەرمەکان دەنێرێن بۆیە ئەوەلەن پاشان حکوومەت خوانیەکە بەسان بەڵام هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ بودجەکەی لە بەرزبوونەوە و لە گەشەسنددا بەڵام کەسەی دەکەی ڕۆژ بە ڕۆژ گەنجی ئەم وڵاتە زیاتر قۆ بەسەر دەبێت زیاتر بەدبەرخت دەبێت. بەڵێ کاک ڕەشید سپاس نزار لە ڕانیا بەڵێ کای نزار یەک دقیقە برام بەڵێ کای ڕەشید سەرنجی خۆتاوەکە فەرموو. بەڵێ برام لە وڵاتێک کە خاوەری 4 ملیۆن نفوزە حکوومەتێک بە بودجەیەکی 13 ملیار دۆلاری نەتوانی ڕێژەی بێکاری دابەزێنێ ساڵ بە ساڵ کە دەبینی گەنجی ئەم وڵاتە زیاتر پەنا بۆ دەرەوەی وڵات و بۆ هێندێک شتی ناوەقع دەدا هەمووی سەبەکەی دەگەڕێتەوە بۆ ناشارەزایی و نائەکادیمی ئەو بەرپرسانەی ئێمە کە ناتوانن داتایکی بەڵێ کای ڕەشید کەم دەکەنەوە بەڵێ سپاس بۆ سەرنج هیوادارم لە پەرلەمانی کوردستان بەئاگا بێتەوە زیاتر نەهێڵێت ئەو یاسانە ئاواتی بفڵێت ئەندا پەرلەمانەکان بە دەنجی ئێمەی هەژار و چینیکەکان چوونە سەرکار ئێستاش ئەوان هەریەکەی لە بەرخۆیانەوە. بەڵێ کای ڕەشید چۆنی بەسپاس بۆ سەرنجی بەڕێستان نزار لە ڕانیا بەڵێ کای نزار ئێوارەت باش باشتر بۆ تۆ باش بەڕێزم ئەس باشم سپاس کەرم کە زۆر سپاس هاونون سەبارەت بە تەوەرەکەتان قسە ناکەم سەبارەت بۆ قسە دەکەم کە دکتۆر بەرهەم لەسەر حکم بوو کەناڵی هێنارتی و کە هێنێن دهۆڵیان دەستدا بۆیە بەرامبەر بە دکتۆر بەرهەم یعنی هەر شتێک بە دهۆڵەکان دەکتی بەس لەوەتی نێچیروان بارزانی هاتوۆتە سەر حکم هەتاکو ئێستا یعنی هیچ شتێکیان نهێناوە هیچ غەڵەتیشی نێچیروان بارزانیان ئەوە نەکردوێتەوە ئەمە بەست چییە لەوەی خۆمە ئەوە تایبەتە ئەوەی تایبەتە بە خۆمانەوە مە بەست چی بووە سەبەکەی چێ باش بۆەوە حتا ئێستا یەک ڕاگەیاندن لە دەربارەی نێچیروان بارزانیەوە هیچ قسەیشی نەکردووە سەبەکەی چێ بۆ بەرامبەر بە دکتۆر بەرهەمی یعنی دەوڵتان دەستدا بووە. بەڵێ دایکی کاک نزار ئێمە دەهۆڵ بەرامبەر هیچ کەسێک ناکوتین و هیچ بەرژەوەندی و ئاراستەیەکیش لە پشێمەوە نییە ئێمە بە ئەرکی خۆمانە و ڕۆژنامەنووسی هەڵ ئاسین و زانیاریەکان لەسەر کوی سیستەمی گیان لە وڵاتەیە بۆەوەی بەڕێز پێشکەشەکەین بێگومان لەسەر بودجە لەسەر کێشەکانی خەڵک لەسەر سیستەمی بەڕێوەبردن هەموو کاتێک بە دواداچوونی سەحافی خۆمان هەیە کە ئەرکی خۆمانە بۆەوەی بەڕێز بگوێزینەوە ئەوە ئەرکی ئێمە نییە ئێمە دەهۆڵ بوو هیچ کەسێ لێ دنیا لێ نەدێن ببوورە لەوانەیە بەهاڵە لە ئیشی ئێمە تێگەشتی بەرچوونەی بەسپاس بۆ سەرنجی تۆ. بەڵێ میران لە شاری سلێمانی کاک میران فەرموو. بەڵێ ئەم کاتۆ باش هەموو کاتێکت سەرەتا زۆر دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم بەرنامەیەکی جوانە سپاس هیوادارم ئەم بەرنامەیە هەر لەسەرکەوت نابێت وەڵای من سەرنجێکمە بوو لەسەر دامەزاندن
بەڵێ ئەوە بوو ساڵی پار کە 25,000ەکە دامەزرا شادی شەشی عەدادیەکان لێبێ بەشکرد بە تایبەت لە شاری سلێمانی ئەوە بوو ژمارێکی زۆر شادی شەشی عەدادی هەیە بە تایبەتی پیشەیەکان نیان فۆرمیان پێ نەدرا جا هیوادارم ئێوە لە ڕێگەی کەناڵە جوانەکەی خۆتانەوە بە دوواداچوونێکی بۆ بکەن بۆ شەشی عەدادیەکان زان بۆ چی فۆرمیان نایەنێ بەڵێ کاک میران بە تاکی سەرنجی تۆ لە بەرچاوای گرین گەڵی سوپاس پێوەندەکەت جگەر لە باژارێ دۆکێ گەر کاک گەر کەرەمکە السلام عليك. عليكم السلام اف ناوه gelekî غرîb û yekem car ez godarî bikim erçawa bît em gelek xweşxal bûn kerem ke بله ممنون وتبارد بابدتا راستی بابدك جي خدا ونا هني هاتي خطابيتهم في باري بخيدون بشت بخيني يا فيديو هندي كنت تشتكي بوالاتي خب كاد فقيرة هذا ما هي ذكردنا كان خلاص بن تعينت خد كان فيديو وانا كود رجع كيف تشتكي بوالاتي خب كان شوفت وات ذاكرينا بهندي وتبص أحمد هرمت كردستان كان فيدشتي بودكاست بس شويتي يكسوني نفس شويتي كو إيش بيجتنا بقرأ فرمون برايتي ينقرأ مسؤولة كذي أو هيا أو ديار ده هيا قالوا طب خديت كاكو أبي كب عندما حزبك بيتو أبي بر برسل بشتاي بالبيت هذا مثلا دن أبي كبر برسو عندما يجي حزبنا بالبيت بشجوية خاصة تشتكي وصابو يا أنا والله قالك يا هاي يوم مشاهد تبات دفر بهديان أبات تشتكي مشاهد دائما قالك دبين يون ممستك وردشة كيمون جاية ديت بو عددية بيجي أنا تستكي وصانية تبي عددي بخومدات كان ديشنا كلية تستوطا شنو بسكر أكيد بتستكي بس ده هاي كون مع أمودية كي تعين كرن و بله تروير بجريديون دبين ممستا تعين صالة كديت إكثر الأمودية بيجي أبدا سكي وصل بس هاي هكذا سكي وصل بس نادي كاس ناشي بله تبكات منوصة او برسف بيقوم عن جدف ريفا برنجشتي ودف جهن بيونديدار قالوا هيك روصابيت بوهيا وتجبله قال سباس بو سرنجاتاجيك باوكي هنار لرانيا بله قال امرو لدفري بجدر بتوين زور سباس باوكي انا فرم دبري رابرين بلاي عند اگر ببره باوكي انا هيك دنجي تلفنكت كسكي درباري تخاني اگر دنگی تلفزیون که کسی که باید باشه خدمت بکنم. برادرزم درباره سکانی پیشموش تکاگ نظری هوادارم بسر دبری راپرین حساب نکن دبروی انسان یک بتعمد دبر راپرین هند زاکوتین عیلی نکینوا جله بحكمت بلين حكمت أوانا دبري رابرين نكوتون ودواء أو دبري رابرين من وقتها ولطيف في خلط شيء هو دارم دام زراندن نبدأ سعر سربو مشكلة كان بعدين بدوي شكاري كذا بقرن كرتي تاي بدرستن دام زراندن سعر سرني بو خلق هزار ولا قوم هاوي من فرمان بريكم بلان لقل أول دا راسا من بخم دام زراهم سنسال موتي حكومة دخم دام زراندن بسعر سر نازل بعدين كرتي تاي بتكاني كشتو قالوا كيش استاذيو أنا بوجه إنه ده حفظ هزار كسا قناعتي كل اسمه والله مستسد كسي مستحقية دانا بباقي هم ومسؤولين وأواني كوائسة دستنا وتدينا حقي أو خلقي أوانا خلنو كسكري أوانا دادا مزرين زور سباس بالي سباس بسان جيتو سار كوت لبردراش كاي سار كوت فرمو السلام عليكم. عليكم السلام كاكد خوشي لبرنامج أنا كتان بكم سباس أجن براسي من وقت الرشيدة إلى قزاز بردراش بله والله كاكويت من شو ليش هناك لو كان قام بتمنى عصرهم بيسالك ليك بخلاص الواسيل كذا كانوا لا هيك رشيدكم تنزع بخون من ذاك تشتري عصير عساش دلوات بخور عصر دليل دلوات دليل الى الواسيل تايم ده كانوا يجي يدلو فقر ويديناك بله كاي سركوت سپاس بو سرنجی برستانیش سیوا هر لشاری سلیمانی سیوا خان فرم الو بله ام كاتبه همو كاديت داس خاصي ببرنامج كذا سپاس بو تو والله من لما لسرم تاعنا تقصب كان يوادارم ام صايبه كوبار نبي كألم بسيري خالبندية بلان هي جوانية
وەکو پار چۆن بۆ ینی وەکو توالێ وەکو پار نەبێ بۆ نمونەت ئەیوت بە شێوەی خاڵبەندیە هەتا دەرەجی بەرزەکان هەبێت دەرەجە نزمەکان بڵێن ئەوان سانسیان باشترا بەڵام هیچ جوانیە من بۆ خۆم بەسەرم هاتووە ڕەفیقم لە خۆم نزمتر تاعین بووە کە ئەڕۆم بۆ لای بەڕێز مەحموود عوسمان پێ ئەڵێ چۆن ئەو دەرەجەی تۆ تا ئێستا تاعینە بووە ئەمنێرێ بۆ ژووری کۆمپیوتەرەکە ئەڵێ بڕۆ لێ بە دوێ ئەڵێ ئێوایەوە غەڵەتی کۆمپیوتەریشمان هەیە هەر ئەبێت چاوەڕێ بکە ناویێتەوە ئەمساڵ بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش کاروان لە بازیان بەڵێ کای کاروان فەرموو دیارە کای کاروان لەسەر هێڵنەماوە بەڕێزان زۆر بەڕێز باسییان لەوەی کرد کە پێویستە بە تایبەتی ئەوانەی ئامادە پیشەیەکان تاوا کردوەوانەی دەرچووی عادادینە ئەوانیش دابمەزرێنێت هەروە باسەوەکەن کە واستەکاری هەیە و لە دۆک لە سلێمانی لەگەلێ ناوچەی کوردستان خەڵک پەیوەندی کرد باس لە هەبوونی واستەکاریەکەن لە چارچوەی پرۆسەی دامەزراندنە ئەگەر ئەمە هەیە بۆیە تا چەند کاریگەری هەبێت تا چەند مافی یەکسانی بۆ ئەوانەیە کە پێویستە دابمەزرێنن پێشێلەکە بەڵێ دایکی محەممەد لە شاری سلێمانی بەڵێ السلام عليكم. عليكم السلام. شلوني كاكا؟ از باشم سپاس. يا اخوة اگر بيتو ام حبة هذا كسا بودا مزرانن يعني داب مزريان بابلين سي طالك تاكي من تخرجي كردوا لدوهوك بستويك تلابقون بيستان لدوهوك دا مزراوان بس كتاكي من لسليمانية دانا مزراوة اگر بيتو كتاكي من داب مزريت اوه لم حبة هزارة اوه باصي تانية. وایە وانە سێ ساڵە دانیشتووە بەڵێ وایە ئەوە من لێرە ناتوانم ڕێی لەسەر هیچ شتێک بدەم دایکی محەممەدەوە سەرنجی تۆ بۆ لای بەرپرسەکان لەسەر پرۆسی دامەزراندن بەرەوەبەری دامەزراندن لە شاری سلێمانی و گەلێ پرسیترەوە بۆ ئەوانە هیوادارم ئەوان جێ لە سەرنجی تۆ بێ و وەکو پێویست ئەو کەسانێ مستحق بدامەزرێنێ بەڵێ زۆر مەمنون بۆ ئەو بەرنامەیە ئێمەش مەمنونی بۆ بەڕێستان سوپاسەکەین ئیسماعیل لە سەی سایق کاکی ئیسماعیل فەرموو بەڕێز چۆنی باشی زۆر سپاس بەڕێز سپاسەکەم کاکەگیان ئەو دەربارەی ئەم وەزارەتی دارایی بەڵێ وەزیری دارایی ئەڕێ حەکات بۆ خەڵکی خوێنێتەوە جا داواکارین لە پەرلەمانکاران بۆ شێوەی گوێی لێ نەگرن ئابۆشەوە کە داوا لە خەڵکەکەن هەموو شتەکان حەکات بۆ خەڵکەکە ئەو بە تایبەتی ئەڕێ حەکات بۆ خەڵکی گێڕێتەوە بەڵێ سپاس بۆ تۆش دنیا لە زاخۆ بەڵێ دەم بۆ مامۆستا باشتر بۆتە دنیاخان بەرە مامۆستا سەبۆرەت تەوەرێت ئەزوکا ڕاستی من بێتاسیشتێکی بۆ خەبم سەرمە خەرکێ زاخ و نیکە ئەم خەرکێ زاخ و خەریدە تعدادیە و خەریدە ئەمەدەی پێشەسازی کات نەوەتنا قەبیلگەرن معدە هەندێک تحتیە مثلا بۆ بتۆنە مەسئولن عن شمالێک زەنگینانە بۆ نمونە از بەحثی هەبۆلێک خۆیتم صار وقت قبولت مايش هيمانجا وكرياش مقدارس كاتن هبلا من خارج اعدادية بي معدل وبيتتش ها تعين كرنا جانجينا زاقو سبب تبي تنكي واطلي زاف دقريسة الكوزيري بي هذا ومع إكاديج هذه أتشد نقول لك هذا هو حتى تعين كذا مو مثلا كي صفر شاشة بار خلاص نقدر شاشة أمودي شنكي بابي مسؤول بارتيه بي يعني بوشي أرتستات ناس ما ده بوشي خالك فقير وبي وصوت تشنايت قبل جرا حنين تعين كذا هل هذا يقال إكسباس بەڵێ سپاس بۆ سەرنجاتە بەڕێزان هیوادارم بەرپرسە بەڕێزەکان جێ لە خەڵک بێ وەکو دنیا بە گەلەی نمونەینان کو ئەوێن واستە هەبیت و بە کوڕێن بابێتوان ئان مرۆڤێتان بەرپرس بن ئان ئێکیش بەرپرسان بناسن ئەو سەناهی تێنە دامەزراندنەوە بسەناهەیە کاروبارێنە دێنە پرێبەبرن لێ ئەوێ واستە نەبیت بەڕێزان دەوی وڵاتیدا دیارە بەرپرس نوخبەیە کێمن هەنی ڕێژێگەری کێمیش مشتەمی وەکو ڕێژە پێکتینن ئایا ئەف خەلکەوێ هەمی ئەف خەلکە دەرچی تزانکۆ پەیمانگەهان ئەبێ پیشەیان تەمام دەکە ئەگەروان واسانە بنگەل و چ بکەن هەر نایەنە دامەزراندن دەبی چارچوبی وەکو هین بینن ئەف نمونێ زیندی لە کوردستانی لە دەڤێرن جودا هەنە بەڵێ ڕاست لە شاری سلێمانی ئەم کاتت باش هەموو کاتێکت ڕاستان بەڵێ ئەوان حەڤە هاتە تەلەبەدا ئەمەزێنین ئایا ئەوان دامەزێنن کە دەرچووی ئەم ساڵیاتە ساڵەمە و پێشن بەزێک تکایان لێ ئەەکەم ئەم دامەزراندنەیان با بەس بە واستە نەبێت
بەواستە نەدە بەڵێ هیوادارم سەرنجی توش گەیشتی بێ سپاس سەرتی بلە چەمچەماڵەوە کاک سەرتی فەرموو ئەم کاتە باش کاکەگەریە هەموو کاتێکت باشی بە قوربان زۆر سپاس دەستخۆشی تەوەلەکە یەکەم بەڕاستی دامەزرانی 17,000 لە لاوان و گەنجانی وڵاتەکەم بەڕاستی ئەوانەی دەرچوانی پۆلیس و پەیمانگاکان ئەوە حەقی خۆیان و مافی خۆیانەوە مشتەیەکی خۆشە و هیوادارم پرۆسەکە پرۆسەیەکی سەرکەوتوو بێ بەبێ جیاوازی بەڵام من داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەم تەنها لیژنەکان لە ئاستی پارێزگایە نەبێ بۆ دامەرزاندیان بەڵکو ئەنجومەنی وەزیران خۆی لیژنەیەکی مختص دروست بکە بۆ هەر سێ پارێزگاکە و بۆ چاودێریکردن و ئەو پرۆسەیە و دامەرزانی ئەو خوشک و برایانە کە دوور بێ لە دەستێوەردانی ئەمدا ئەولا بۆ ئەوەی هەموو کەسێک بە ئێستقاقی خۆی بگا و مافی ئەوەی پێ بدرێ کەدا بمەزرێ بۆ ئەوەی یەکسانی ڕەچاو بکرێت دووبارە داواکەم لە ئاسی پارێزگانە بێ و لیژنەکە ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی مختص سەرپەرشتگا بە هاوکاری لەگەڵ پارێزگاکانە بۆ ئەوەی هەموو کەس ئێستقاقی خۆی بووە کەس هەست بە جیاوازی و بێکەسی نەکا لەو دامەزرانە بە یەکسانی هەموو کەس بە ئێستقاقی خۆی بگا و سوپاس بەڵێ سپاس بەرزان پشتی وێ نابڕێ لە سەرمان تەوەرەم دێ بەردەوام بین دووبارە سەڵاف هێژانە لەسەر تووری کۆمەڵاتی خۆشی سلێمانی عەلەی هیوادارمە کۆ پار نەبێت دوور بێت لە واستەوە و شتیوە ناوانەکان زۆر دوانەخەن هەروە هیوا سەدیق عەلەی تکایە بە دوواداچوونمان بۆ بکەن سەبارەت بە هەدیەی هاوسەرگیری کوڕۆکیی شەید بێگومان بە دوواداچوونی ئەم بابەتەکەین کاکیوە هەروەها نێچیر ئەمین دەبێژە مەخابن ji bê dengiya xelkê dihokê her çar qedreka mezin li derçiyên dihokê têkirin ku ez dizanim rêjeya bêkariyê li dihokê ji her du parêzgehên din pêtir e هەروەها سالار جەباریش ئەڵێ دامەزراندنی ئەوان مانای بەخشینەوەی هیوایە بۆ 17,000 کەس وەکو خۆیاڵێ سپاس بە حکوومەت گەروا بێ بەڵێ تەماشەوانە نیژە لەسەر هەمان تەوەر کاکالی لە بەردەڕاش بەڵێ کاکالی ئەلۆ کات باش هەموو کاتێکت زۆر سپاس خۆشی بەنامە لێ دەکەم سپاس فەرموو بەێ سەبارەت بە تەوەرەکەت کاکات ئێستا واستە واستاکاری بخۆت دەزانی گوتە باو لە ناو کۆمەڵیەکەمان خاص منطقي بردرش لا بعدين واصل حد بخوله يعني قال واصل النبي لشوي ده انا مصري بخويا ودوش سال 3 سال يعني فزاني شوينا كان لك واصل النبي يعني هربنا كان داخلي وشوينا جبي زي ودار ما واصل كادي نمي بەڵێ سپاس هیوادارم هیوای تو بشینی پەیوەنددار گەیشت بێ بەڵێ گۆران لە کەڵەکچی کای گۆران فەرموو سلام عەفوم کات چۆنی برا زۆر سپاس الو بەڵێ جێم لێتە فەرموو باش برام ئەمن باشم گەلێک سوپاس چاوەکەم سپاس عەفوم کە یعنی لە بدایەوە ئەو برادەرەی لە دهۆکەوە تەلەفۆنی کرد دیار بوو جەماعەتی دەسەڵات بوو ئەو خوشکەی لە زاخۆ ئەو خوشکە لەوانەیە ئەگەر غەڵەت نەبوو من لەگەڵ ئەوە بووم لە مەحەل ئەوە 2 ساڵە هەمومان دەرچووین کەس تاین نەبی بە زۆر برادران لە پشت ئێمە بۆ واستەی ینی تۆش کای گۆران تۆ شاو نمونەت بینیوە کە کەسێک لەگەڵ تو تەڵەبە بووە دەرچووە نەیتوانێت بچێتە ماهەتان کۆلیان دامەزرێ تۆ خۆتیش نمونەی وات هەیە لە بەرچاوبێوەکو ئەوەی دنیا لە زاخۆتی هەر لە دهۆک زۆر زۆرە بەس بەداخەوە زۆر یانی جێی داخە ئێمە کەفمانە دهۆت کەفمانە جێ یعنی بەڕاستی من زۆر متاوەی بەڕنامەی جەنابتان دەکەم بەڕنامەتان زۆر جێگەی داست خۆشیە بەڕاستی بەس برادران لە دهۆک کە تەلەفۆن دەکەن تەمانەوە ئینسانی شارەزانەوە ئەوەکەیە بەڕنامەی جەنابتان دەبینن هەر زۆر بێ مستەوە زۆر بەس لای دەسەڵات بە یعنی مخابن بەڵێ کاک گۆران خەڵکێک ئازادە ئێمە خەڵێک ئازادە چون سەرنجی خۆی دەرەبرێ ئەوانەی دەسەڵاتی یاسایی هەرێمی کوردستان پێ باش بێ ئەوانەی پێ باش نەبێ سەرنجی تووشی تەوانێت خۆت سەرنجی عەفوم کە وایە خەڵک ئازادە بەس خەڵک بە هەمین لاوەش ئازادە یعنی ئەنگۆ کە کەسێک بەر دەسەڵات عادەتەن قەتا دەکەن کە کەسێک زۆر مەحتیان دەکەت هەر دەهێڵن وانی یعنی بەڵێ گۆرانە تەبان ئەو سەرنجی تۆ زۆر گرنگ بتۆتیت زۆر جار خەڵکیش بەعکسی تۆ بیرەکەتەوە ئەوە ساڵێک کە من متابعی بەرنامە دەکەم و تەلەفۆن بۆ دەکەم بەس ئەوەی لەگەر قسە بکەم عەفوم کە من لە خزمەتدام فەرموو خزمەت دەیەمەوە چاوەکەنی بەڕنامەیەکانت زۆر جوانە بەڕاستی بەس ئەو 17,000 کەسەکەی کە پارە کە تاین کران ئەو 6,000کەی لە دهۆ کا 6,000 ینی من زۆر تەلەفۆن جەنابتانم دەکرد بەس خەڵ نەدەگرێ کە ئەو 6,000 ئەو برادرانەی لە دهۆک بۆ نایێت کە ئەو 6,000 ناوە چێ تاین بی کەس نای چێ تاین بی برا کای گۆران بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ بەرزان کای گۆران ئەڵێ کە ئەوانەی
باس وەکو خۆیان لە دەسەڵات بە شانوبالی دەسەڵاتە ئێوە کاتی زۆر دەنێ ئەوانەی پێچوانەوە ئێوە زۆر لەسەر بڕێن ئەمە بێگومان تەلەفۆن هیچ کەسێک نابڕین ئەبەدەن ئەوە مستحیلە لەبەرەوە بەرنامەی خەڵکە پێشمان باشە بیرۆ بووچنی جیاواز لە بەرنامەکە یابێ بەڵام زۆر کەسی تر هەیە ئەو کەسانی تر زۆر کەسەیە پێچوانە بیرەکاتەوە کاڵێ ئەوانەی وەکو خۆیان نارێن بە دەسەڵات بە شانوبالیان زۆر تەلەفۆنیان قوتانی کەواتە ئەوە هەر لە لای بینار بووچنی پێچوان هەیە هیوادارم ئێوەش بزانن کە ئێوە ئازادن سەرنجی خۆتان چۆن نیشان بدەن هیچ سانسۆرێکیش نییە ساڵح لە دۆکێ بە بزانین چت بێژیت الو مستشاری باشی از باشم گەلێک سوپاس کەرم کە حکمت هەرێمە کوردستانی بریۆرە 17,000 کەسان کدام از راندن ئافساڵا دا و ئیگیل سلێمانیان پسکیۆشتەگێ و ئۆیە ئەف بریۆرە دیبژێت و نەدا گوت بێگومە تا گوت ئەف بریۆرە پەرلەمانی کوردستانی یا کەسان کردی یا بژێنەوەیمانەوە بوو ژمە مستەبەشەمە خۆر بریۆرە 25,000 کەسان نەهات بودن که بینە تعیین کردن و على اساس پۆل 13 حیوانە نۆڤەجاڵی کوردجاری دۆسایت ئینتەرنێت ژنەوە بوون خۆر حتی بگو به اصلی شو کرد من نمد دوام که نمد دینا کش به حکمتی واجد یا نوبت آد کرد چارچوبه نوبت چارچوبه هم 25,000 کسا داد بو کوچ هر کار نوامبر جریده داد و جریده دست من نوامبر 29 شفاف داد با مایک پلیس تا دیفچون نکریه گلو بو تو ناگه بو امر اداری نهاد که بو تا فعلا توظیف بی خودم مستمایل دیپشون که یعنی گلا جرا ما سعادت نره و با یا پلیس دوکی که بشنامه برای نوبت هویده‌اش وزارت نوفوی داشت که باز بشن اوهش تا وزارت دارای موافقت سنه کردیه و پاره بو هوا بیتادون یعنی اوه 13 حیوان حتی بگو به اوه تقریبا اوه بیت 8 حیوان حتی بگو به هشت نامه دوام فی نامه نتعین کردن والبش مرجع اظلم يعني الجبلي كواف نوبت جريده دوت يا خوي ديرج بو فورما بله که صلاح بله جهازم کنو که یه دوامت کنو جدای وی با فرموفیت و وسطایی بگوی دوامت کنو داشت پیمان دیت تکنیکی نکو ایکش داشت اصلا هتوتی تعیین حتی بگوی نوتی تعیین بس پریک و وسطای توتی تعیین اصلا کسو نوت زونم وسطای توتی تعیین بگوی دوامیش ولی که صلاح سپاس سرنجات بگم جای خود ابو برای زن که صلاحی که لو کسانی که ناوی هاتوه لچارچوی او بریاری پار درچو بود مثلا 25,000 کس لپلیس لسلکی پلیس لدوکا ناویش هاتوه بالام تا است امر اداری بود در نچوا تا است توظیف نبود لکاتی که اما بریاری 17,000 کسی دیگهش بو توظیف کردن لریمی کردستان درچو لکاتی که اوانی پار ناویان درچو تا است دانا مثلا خوشی علی من ناوی 15 کس ملایه بدلیل وای که همویان واسطیان هبو است دوام کن بالام ئێمە واستەمان نییە داوام ناکەین و ناوی ئێمە ئەمری ئیداری ئێمە نەهاتووە بەڵێ ئەبوو بەکر لە ڕانیا ئەبوو بەکر فەرموو کاکە ئەبوو بەکر دیارە لەسەر هێڵ نەماوە دایکی ئەحمەد لە هەولێرەوە ئەلو بەڵێ ئەم کاتت باش کاکە هەموو کاتێک دەمێ سەبارەت ئەو تەوەرەی باسی کەم زۆر لەبێ کە چاڕێ ترامەهنگۆم نەکرد کە لەسەر ئەو دامەزراندنەی قسەی لەسەردا بکەم بەڵێ فەرموو ئێستا قسە بکە و لە خزمەتدەین زۆر سپاس ئەمێکە دەرچی ئامادەی پیشەسازی بووم لە ساڵی 2000 من دەرچی بووم حتا ئێستا دوکە واستەم نەبوو لە هیچ گوێیەکی نەدا بمەزرێم بەڵام پارەکە کە ئەو ناوانەی کە دەرچوو ئەمن یەکە بوون ناوانەی کە ناوم دەرچوو بە دەلیل یعنی دەرچوو بووم ناوم لە ئەندازەی پاکەکان دەرچوو بووم بەبێ ئەوەی کە ئاگادارم بکەنەوە بەبێ ئەوەی هیچ شتێکی بکەن ناوم ڕەش کرابەوە بۆ کارێکی چوو بۆ ناوی تۆ دەرچوو بۆ ڕەش کرایەوە مادەم ناوی تۆ دەرچووە ئەمریکا و لە حکوومەتەوە دەرچووە کێ ڕەش کراوەتەوە تو بە دۆ دەچوون کردووە بەێ من چوومە دایرەکەی دەڵێ ناوت لێرە گەڕایتەوە قایمقانیەتی ئەچوو ڕاجعات نەکردم زۆر جار تەلەفۆنم دەکرد لە دایرەکەی دەیگۆ هێشتا نایە ناوم گوتیان بڕۆ لە قایمقامێت دەچمە قایمقامێت لەوێن دەردانیشتنەوە یعنی حسابکە ئۆچی بەشەر ئەگەر بەکەم دادەنێن ئەگەر واستە شتە چوالت نەبیتن دەڵێ ناوم دەرچوو هەر پێم دەڵێ ناو دەرنەچووە دەلیلەکەم پێشاندا لەسەر لە ئەوەی لە ئەنتەرنێتی دەرم خەزمشم کردبوو حتى لەسەری تساخشم پێ کرد بوو ڕقم تەسەرچلشم پێشانیدا بەو کەسەی کە دانیشتی بوو لەوێن دەر قایمقامەکە پێی دەڵێ بۆترە حاجی ناوی دەڵێم بابە ئەوتە ناوی من ئەوتە تەسەرچلم ئەو دەدەڵێتە من ئێوە ناو دەرچووە ڕەش کراتەوە یعنی لەبەرچی ئەمن لە پارێکەوە حەقم سوتا من چەند ساڵەت ئێستا دەڵێم دادەمەزرێ آخر شت بە من دەڵێت هەموو ڕۆژ وەرەوە هاتچوو بکە دەچم ئەوڕۆ وەڵا ناود نییە ئەو دەچم سبەینێ
تاوريك لديك حتى ويلي هاد آخر من دليتن بله دایکی احمد تأكدنا مع بله بله سپاس بسرنجیتی و هیوادارم شنی پیوندیدار قایم مقامیت اولیر و شنی تو سردانت کرده به استا برسفیان هبه بوتو بو ناوی تو هاتو ناوی تو راشن کرده تو ل 2012 سال درچوی چواره کی دب مزری تویان دانا مثلا دولکاتی که به پی قانون مافی خود بو و کوتوال دلیل شتایی که ناوی تو هاتو بوده مزراندن هیوادارین شنی پیوندیدار جلتوش به سفین لبردراش که سفین فرمو الو بله ام دايكي سفين تاع دایکی سفین خوشحالین فرمو بله كل شيء نعمل ومؤسسات ذكاريه نشولك نشوف بله بله لما دايكي كل شيء نشولك نشتك ما نازل زنيها من دالها مشكلة مع المساعدة بله دایکی سفین ارشاد دنگی توش باش نه اعتماد سپاس بسرنجی توش تاها لکرکوکه بام که تاها فرمو الو يا باش بريزم باشر بو تو زور سباز براكم من بالنسبه لهم توريد جناب توا يعني السيرم بيدي هم كثير حكومه تمام بارك الله واسطه واسطه يعني براسي مسؤولين يعني باهي شي كومال خدمه يعني يتر شتا هم كثير اللي بواسطه بخدمات تعين بوا سيرم بيدي ام خلقيت كلمه تعين نابين لكنا ديوارات نتدروا ياخذ يعني خلق كما زورش بينا هاد شوران اما لا مشاركاني كردستان لخانقين ولزاخ وتا خانقين لشاري سليماني لهولير لكلكشي لبردراش لها مو شوينكوا بدليل دليل يشان بيابو لدوكا وكالين واسكاري هي وناويشان هاتو توكا كرتو سرنج دابي بلام ما في دام زران الدنيا نبوه براكم خيناك واسطه يشي دوان ستيان اما هم واسطه بالنسبه من وكو بيش بيني كون كابيني حاولتم تشاورون شي باش يكريو براسي دس بيش خري باش كريو بو محمد هزار بلام يعني ام خلقي مش برياز وانا كم هموي بغراب وكاكا خلشي بولا نوت بدوا ولا نوت يكون نوت روشن بو ايران بخوش مان وكاكا شون بيساي ايراني ترك ما باكر يعني سخلك بغراب وهي شاد يكودونا زين شنكا عليه من منصب شي باش مش شون موظف يداجي كشاد دار ياخذ هي شادي عفو بوبر يا شادي ما حد يداوي دكتوراه شوني دكتوراه لمنك مش وانا ابي بالنسبه له كغوران لك شيوا يعني براسي ودم بلين وانا بكا بيكي تينج علي من دانا مزراوم يعني براسي من اقوم محافظ نايكم موظفي شي مستشفاش يعني هنك صالك واسطه كاري وخلشي دوان يا كاكا ام خلقي خوش ما كاكا بغراب وين ام خلقي ما ولا انا ما وكل شيء ثمن بون من خنوارهم علم كاكا باب ممكن مقصد لقيم قيمه دواكم للشعوبيه كاك شي واش وانا فيها كاكا بجوري وظيفتك خود بجوري شهادتك خود شتي جوانا كريو باشا كريو تعينات شيء براكم تعينات شيء بلا خلقي يعني هم بغراب بون من الحفظي شباب عفو لو سرا لخوب شانداني حفظي شباتي بيراسال لسيماني كوما لكنش كوبنو كمزاران كايام شي ثاني اي والله ما شيخانيك ماني ببلاش شيء ما بياتي يعني حكومه شيخانيك كاتب ببلاش شيء ما بياتي بله كايتا سپاس بسرنجتوش بيغمان اواني لنواتكانا چون ايران و راوشي بكردستان تيكوتبو اوانا نرويشتون هر بو خوشي بچن لوي كري قريب كن كتب الكولا راوشي كي او كاتبو كي حكومتي كي درندل عراق دبو او خلكه رايان كردبو لدستي چكي كيميائي چون ايراني شلوي خدمه خبات يان دريجي بياده بوي استابت دي بيغمان لكردستان شبكو حكومته وكو سيستمو وكو يصاله ما في يكسان هي همو تاكي كاملاته لا 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 داهاتو لنعمت و برکت ملاته سودمان به هر چون ای بس بعد بسرنجی تو دیار لخبات کاک دیار فرمو بله براسي بابتك كتام بابتك جوانا بلام اوني من بيني وانا من هسن بيكرت هبو كسكان بير بوتانا كان يلا سر او كدانا مزرين ياخذ واسطه واسطكاري هيا باشو كسر نكرت اما بو جماره حده بو حده هزاره يا باشا اخر حكومه سيستمي كيواي گنجاويني ك ام جماره برز بكات ياخذ بگنجيني لقال ام بكارانه ياخذ ام درشانه زانكوكان ياخذ ام تيسانه كبي هيدي يعني من زور دار لزور دايره بيني وما كساني والي فقيره يعني تميل سرو 50 ساله دروش 6 ساله خوي بي اي كردستان كشوي كردستان واضح واضح ك ان كسي هم خدمت گزاري ككار دكات افر من برد تمني كي گنجاوي هبل بلايجر ما هميشه لبرديده هميشه بلايجر مال سرو سلويا بورت شاوي او هناك يعني خلفاني كي نويدا مدري من خلفاني كي يعني وقت والي بشريكي زانستي بدودا چوم كان بو برسي دما زرندن هموش كان لبرچاو بكن رچاو بكن والله بدنيايو اگر يعني اوانا تنها رچاوي ام خالونه كان ك پيوندي ام دا شوينو ام شوينو هيا يعني ساكساني وان بيني ولا دايره كاري بينا كري
آخر خوامش ناوی بەڵێ دیار هیوادارین سەرنجی تۆشێ بۆ شوێنی پەیوەندیدا بەڵێ لە خزمەتدا بینێکی تر یعنی ئەم بابەتانێکی هەمی دەبژێرن اختصاصیان تایبەتە بە کەسانێک بۆ نمونە ئەو بابەتە تایبەتە بەو کەسانێک کە دادەمەدرێن یعنی من خۆم قوتابیم بەڕاستی زۆر ڕخنە و گلەیم هەیە لە سیستەم زۆر جار کە ئەم بابەتانەتەوە وجاندووە یعنی تەلەفۆن وەرنەگیرەوە تا ڕای خۆم دەربڕم حەزم لێ ئەو کەسانی کە پەیوەندیان بە بابەتەکە ئەوە هەیە ڕای خۆیان دەرببڕن و سەرنجەکانیان ئاماژان پێدەن بەڵێ خۆشحاڵ بووین ئێستا پەیوەندێکت وەرگێت و تۆ سەرنجی خۆ نیشانداکات دیار سپاس عومار لە ئاکرێک گەرمەیە کاک عومار کەرەمکە کاک عومار باشتر بووتە بزەحمەت ئەلۆ بەڵێ ئێستا گۆدار کەم کاک عومار کەرەمکە باغە بزانم تۆڕەکەم ڕۆتان لەسەرەوەیە کە بدە 1000 کەس تاین دەکرێ وا بزانم ئەو 10000 کەسێک یەک فەقیر لێشن بەن نابێ بەس ئەو کوڕە بەرپرسەکانم کوڕە دەوڵەمەندەکانە و هیچ فەقیرێک لێ سودمەند نابێت متاکدین زۆر سپاس بەڵێ سپاس بۆ تۆش عەتا لە شاری سلێمانی باش باشتر کاکە هاتە زۆر سپاس بێ زەحمەتەنە مەبەست لەو تاعیناتێکە ئێوەت باسی ئەەکەن ئێمە کۆمەڵی خوێندکارین دەرچی ساڵانی 2004 هەتا 2008 پەیماگا تەکنیکەکان تەنجار تا ئێستا تقریبان مانگە لەمە پێست عریزەیەکماناوە بە نووسنگی پەرلەمان هەتا ئێستا بە هیچ شێوەیە جواب نەدراوەتەوە دووەم مەبەستیشم لە قسەی ئەو کاک دیارەیە کە ئەڵێ تاعیناتێ من پێتەڵم بە تا حەداوە ئێمە تەلەڤمان تیا خلیجی 2002 هەتا ئێستا تاعین نەکراوە ئیتر ئەمە ئەگەر واستە نەبێ ئەمە چییە نازانم ئیتر تەنها ئەوە ناکەم بەڵام هیوادارم بە دووادار چونی بۆ عریزانە بکرێت چونکە ئێمە نەک تەلەبەیەک و دوو تەلەبە زیاد لە 500 بۆ 600 خۆتان بە دووادار چونتان بۆ کردووە کاکە تا بۆ نووسنگی پەرلەمان بەرسف بۆ یان نەبووە بەڵێ ئێمە عریزەمان بەش کردوێتەوە بۆ ئێوە بۆ نووسنگە پەرلەمان بەڵام تا ئێستا کەس بە دووادار چوونی نەکردووە چەند جارێکیش خۆمان چوون ئەڵێ ئێمە نردومانە بۆ پەرلەمان بەڵام تا ئێستا کەس جوابی نەداوەتەوە بەڵێ سوپاس بۆ پەیوەندی بەڕێستانیش لەسەر ئەم تەوەرە هیوادارین بەرسەوی ئێوەش هەبێ لەلایەن ئەو شوێنەی کە ئەو نووسینەتان بۆ بەرز کردوتەوە لەسەر کێشی خۆتان بەڵێ تەماشاوانە نیژاد گەرە لەسەر تۆڕی کومەڵاتی گەلێک سەرنج و ماهاتنە ڕێباس گەردی ئەڵێ من هیوادارم بۆ دامەزراندن کۆمەڵێک پێوەری گونجاو هەبێت بەم شێوەیە وەکو خۆی سەرنجەدا ئەڵێ کەفاءە و زیرەکی و کەسی شیا و لە شوێنی شیاو هەروەها پێوەری وەرگرتنی فەرمانبەر لەلایەن لیژنەیەکی پسپۆرت تەقیم بکرێت بۆ ئەوەی بتوانن گونجاوترین و باشتریان هەڵبژێرن هەروەها دامەزراندن دوور بێت لە دەستێوەردانی حەزبی و ئۆتەسکیە هەروەها دارین ئەڵێ دەستخۆشی لە حکوومەت دەکەین بەڵام 17000 بۆ کوردستان کە کەمە بە نیسبەت سەرنجەکەی دیارە زۆر کومنتێکی واضح نییە هەروەها بێخال محەممەدیش ئەڵێ بەخوا ئەوەی ناوی دامەزراندن بێت نییە لە هەرێمی کوردستان هەموو بۆ خزم و کەس و کاری خۆیان و خەڵک هەزاریان یان لەبیر نەماوە تەماشاوانە نێژاد چارچوبێ بەرنامەیدا بێگومان سەرنجێت گەلێک هێژیان هاتن گەلەکان تایبەتێڤێن دەرچوین زانکۆ پەیمانگانە و دەرچوین پیشەیانە ئەو دەبێژین کە واستە واستەکاری بشەیەکی زەق دامەزراندنی لە پرۆسێ دامەزراندن هەیە گەل و ئەگەر هەبە تا چەند گرنگە بێتە چارەسەرکردن هێویدارین سەرنجێن وان هەموو هێژان بۆ هەریەن پەیوەندیدار ji حکوومەت هەرێما کوردستانê گەهشت بە هەیە سبەهی تەوەرێکی گەرمتر هەر شاد و بەختەوەربن